بەڵێ سڵاتان لەبێ سڵاو لە هەموو بینەرانیان ئاپتی ئەمڕۆ بەریتانیا پێدەنێتە هەنگاوی سێهەمی ئاساییکردنەوەی ژیان لە وڵاتەکەدا. هەر ئەمڕۆ دەرگای هەموو چێشتخانەکان ڕێستۆرانتەکان دەکرێتەوە بەڕووی میوانەکانیاندا. وەکو دەبینێن هەموو ڕێستۆرانەکان لەم شەقامە هەمووی ئامادەکاری کردو بۆی کە لە کاتژمێر 12 نیوەڕۆ بە کاتی بەریتانیا دەرگای چێشتخانەکانیان بکەنەوە بەڕووی میوانەکانیانە. هاوکات لە ئەمڕۆوە هاوڵاتیان ئەتوانن گەشت بکەن بۆ دەرەوەی وڵات، کەواتە پێشتر ئەبوایە بە هۆکارێکی زۆر گرنگ بیانتوانیان سەفەر بکەن، بەڵام لە ئەمڕۆ ئەتوانن گەشت بکەن بۆ وڵاتەکان. دیارە بەریتانیا بە ئەو گەشتکردنی بۆ وڵاتەکان بە سێ ڕەنگدا ناوڕەنگی سەوز و پرتەقاڵی و سوور. سەوزەکە ئەوەیە ئینسان ئەتوانێت سەفەر بکات بە پێش سەفەرکردنەکەی ئەبێ پشکنینی کۆڕۆنا بکە و دوای هاتنەوەکەشی پشکنینەکە پێویستی بە کەرەنتێنە نییە. وڵاتانی پرتەقاڵی ئەبێ بە هەمان شێوە فەحسی بڵێن پشکنینی کۆڕۆناکە بکە، هاوکات دە ڕۆژ ئەبێ لە ماڵەکەی خۆیان بێ. بەڵام وڵاتە سوورەکان یانی ئەو وڵاتانە ئەکرێتەوە کە ڕێژەی توشبووان و یان لە دەستانی کۆڕۆنای تیا بەرزە، ئەوانە دەبن کەرەنتێنە بکرێن لەو شوێنانی کە حکوومەت بۆیانی دیاری کردووە کە بە بڕی 1750 پاوەندە دەبێت لەو شوێنە بن و بێژگەلەوەی کە ئەبێت چەند تێستێکی کۆڕۆناش بکەن تاوکو دڵنیا بن لەوەی کە هەڵگری ڤایرۆسەکەنی. هەنگاوی چوارەمی ئاساییکردنەوەی ژیان لە 21 حوزەیراندا دەبێت. بەڵام بۆریس جۆنسن باسی لەوەرە کرد لەبەر کە لە ئێستادا ڤایرۆسە گۆڕاوەکەی هەند کە هاتووە بۆ وێرەهی هەندستان ئەوە ئەڵێ لەوانەیە ڕێگر بێ، بەڵام ئێمە بە هەموو شێوەیەکە دەدەین لە ئێسەوە هەتاکو 21 حوزەیران زیان لە 20 ملیۆنی هاوڵاتی کەش بکوتین ڤاکسینەکە وەربگرێ. ئەو کاتە دەتوانین بەبێ ئەوەی کە گومانمان هەبێ بە تەواوەتی ژیان ئاسایی بێتەوە لە وڵاتە. بەڵام ژیان لێرەدا پرسیارەکەوەیە کە لە ئێستا دەوڵاتی بەریتانیا لە قۆناغی سێمدایە بۆ ئاسایی بوونەوەی ژیان ئەی بۆنەوە ئاهەنگەکانەی لە هەمان کاتدا هۆڵی یاریگاکان تا چەند هاوڵاتیان دەتوانن بەشدار بن. بەڵێ لە هۆڵی بۆنەوە ئاهەنگەکانە تا 30 کەس بۆیان هەیە لە هۆڵێکا کۆ ببنەوانێ. لە بۆنە وەرزشەکانە بۆ نمونە کە لە دەرەوەیە ئەوە بەپێی بۆ نمونە یاری تۆپ بەپێی یاریگاکەیە لە 1000 تا 4000 تا 10000 ئەگەر یاریگا وەرگڵی بێ لەبەرەوەی کە زۆر گەورەیە. هەرچی کۆبوونەوە بۆنەیەکی دەرەوەیە بەبێ کێشە ئەتوانن کۆ ببنەوانێ. سینەماکان، هۆڵی وەرزشەکان ئەوانش بە هەمان شێوە ئینسان ئەتوانێ بڕوە، بەڵام ئەوەی ئینسان ئەبێ ئەو مەودای کۆمەڵایەتیە بپارێزێ بۆ سەلامەتی خۆیان. بەڵێ ژیان سپاس بۆ زانارێک.